إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. سپاسی رب العالمین ئەکەین شەوانێکی مبارەک و ڕۆژانێکی مبارەک بە زمانی بە ڕۆژۆوە ئێمەی لە یەکێک لە ماڵەکانی خۆیان کۆ کردوێتەوە. سپاسی ئەکەین کە هیدایەتی داین، ڕێنموویی کردین تا بتوانین ئەم ماوە کەمەی حەیاتمان لە حزووری خوایە جەلە جەلالوهو بەسەر بەرین و بە عەبدایەتی و تاعات کاتەکانی خۆمان سەرف بکەین. بەڕێزەکانم، مانگی پیرۆزی ڕەمەضان شەیطان تێیە بەسرا بوو. ئێمەش هەموومان توانیمان جوهد و جیهادێکی گەورەکەین حەیات و ژیانی خۆمان بڕازێنەوە بە خواناسی و دینداری. ئایا ئەکرێ کەسێکی موسڵمان لە حەیاتی خۆیە زاڵ بێ بەسەر شەیطانە و هەتایە شەیطانی خۆی ببەستێتەوە؟ ئایا ئەکرێ هەموو مانگێکی ڕەمەزانمان هەر ڕەمەزان بێ بۆ ئێمە و بۆ دڵ و دەروونمان؟ ئیبن القەییم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ شەیطان کۆمەڵێ مەدخەل و دەرگای هەیە بۆ ئاموشۆ. دەرگاکانی دابخە هەموو کاتێ شەیطانت کۆت کردووە و بەندت کردووە. دەرگاکانی شەیطان هەمویان ظاهرین، چونکە ناڕەحەتترین دەرگا لە حەیاتی ئینسانە ئەوەیە لە ڕووی داڵغەوە کۆنتڕۆڵی خۆی کە، لە ڕووی فکرەوە کۆنتڕۆڵی خۆی کە. نا، کۆمەڵێت دەرگای ظاهری زۆر ئاسان و سەهل کۆنتڕۆڵ کە لە حەیاتی خۆتە، ڕایان گرە لە حەیاتی خۆتە، شەیطانی خۆتە بەستووەتەوە. ئەفەرمێ یەکەم مەدخەل، یەکەم دەرگا بۆ ئەوەی کە شەیطان هێرش ئەهێنێ بۆ تۆ، کە شەیطان لەو ڕێیەوە تۆ کۆنتڕۆڵ ئەکا، بریتیە لە زۆرخۆری. یەکێک لە حکمەتەکانی ڕەمەضان کە تۆ ئەم هەموو عەبدایەتی و تاعەتت پێ ئەکرێ کەم خۆریە. ئەفەرمێ زیادە خۆری لە حەیاتی ئینسانە دەرگایەکی واڵایە بۆ شەیطان کە لەوێوە تەمەڵی ئەکات، وهای لێ ئەکات توانای تاعەت و عەبدایەتی نەبێ. ئێمە کاتێکە ئەخۆین و ئەخۆینەوە بە ئەمری خوا ئەخۆین و ئەخۆینەوە، کولوا وەشڕەبوو، بەڵام بە هەمان ئەمری خوۆش وەلا توسریفوا ئەبێ لە زیادەڕەوی خۆمان ڕاگرت بێ. واتە فضولی تەعام، زیادەیی لە تەعام و خواردن و خواردنەوەیە ئینسانی موسڵمان ئەبێ ڕایگرێ. ڕەمەزان فێری ئەمەی کردووی، ڕەمەزان فێری ئەو هیممەتە بەرزەی کردووی بەرامبەر بە شەهوەتی سک خۆت ڕابگری. ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ ئەفەرمێ هەموو ئینسانێک دانیش لەسەر سفرە چەنی خوارد نیوەی زیاد ئەتوانێ ڕێک بیکاتە نیوە هەر لەو لەحزەوە بەبێ ئەوەی بە تەدەڕۆج ڕاستەوخۆ بیکاتە نیوە هیچ تەئسیرە لە حەیاتی ناکە، هەر وەکو ئەو کاتە ئەژی کە تێری خواردو. واتە هەمیشە نیوە زیاترت خواردو. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم کە بەرنامە بۆ مەعیدەی ئێمە دائەنێ کە ئەفەرمێ ئەگەر کەسێ هەر وستی زۆر بخوا ئینجا مەعیدەی بکاتە سێ بەشەوە، بەشێکی خواردن و بەشێکی خواردنەوە و بەشێکی هەوا. ئەم بەشە هەوایە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی ئەکا لەبەرەوەی تۆی موسڵمان بزانی ئەم گەدەی تۆ کە ئەمەندەیە بزانی چەندێکی تێ ئەەکەی، بزانی چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی، هەتا وەکو خواردنەکەت کەمتر بێ دەرگایەکی
زۆر خەتەرناکت لە شەیطان داخست و شەیطانی خۆت لەلایەکەوە کۆت کردو. لای دووەم کە ئەتوانی شەیطان کۆتکەی بریتیە لە زۆر بڵێیی. ئینسانی موسڵمان هەتا کەمتر قسەکە، هەتا وشەیە کەمتر لە زمانی بێتە دەرەوە، زیاتر توانیوەتی شەیطان کۆنتڕۆڵکە، دەرگاکانی شەیطانی لێ لە شەیطان داخست و بچووکی کردوونەتەوە. هەڵەکانی ئینسان لە زمانیەوە دەست پێەکە، کاروبارێکە کە ئیشی ئەمنیە قسەی تێئەکە، زمانی بەرامبەر بە خەڵکەکان ناپارێزێ. پێویستە ئەم زمانە زمانی خۆت بێ. زۆرمان هەن لەوانەی زمانی خۆی نییە، هەمیشە زمانی لە ناو خەڵکایە. باسی ئەم و باسی ئەو. کەسی ئیماندار زمانێکی زۆر پارێزراوی هەیە. زمانی ئێمە یاسای هەیە لەم دینەیە، لەم حەضارەتەیە. لە خۆ قسە ناکەین، لە خۆ هاواروهات ناکەین، هەمووی بە نظام و یاسا بۆ ئێمە داڕێژراوە. خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئایا خەڵکی کە بە دەم و چاویانە هەڵ ئەدرێنە ناو ئاگرەوە هۆکارەکەی چییە؟ مەگەر ئەو خەرمانە گەورەی زمانیان نییە کاتێکە کۆکراوەتەوە. خەرمانە گەورەکەی زمانیان وهای لێکردوون کە ئەم هەموو بەڵایە بەسەریان نابێنێ و لە ئاخرەتە بەسەری نزم و بەزەلیلیە و بەرەو ئاگر ڕەوانە بکرێن. کەوابوو زۆر گرنگە لەگەڵ کەمخۆری تا کەمبڵێیی وها ئەکا کە شەیطانەکەت ببەسیتەوە. کەم تێکەڵی خەڵک. ئێمە ئەمڕۆ لە جیهانێکین خەریکە ئیتر کەم تێکەڵی خەریکە لە دەست ئەدەین کە ئەڵێن کەم تێکەڵی مەبەسمان ئەوە نیە تەنها ئینسانەکان لەگەڵ یەکترا تێکەڵ بن، بە هەر وەسیلەیەک، بە تەلەفۆنات و تەلەفۆنکردن، بە سیرکردن ئەبێ زۆر ئاگاد لێبێ. بە تاتی گەنج و شەباب یەکێک لە مەدخەلەکانی شەیطان، ڕێگاکانی شەیطان بۆ فەوتانی تۆ بریتێ لەم ڕێگایە. نابێت تۆی ئیماندار کاتێ نەبێ، لەگەڵ مۆبایلەکە تا کاتێ نەبێ، وەقتێ نەبێ، هەموو کاتێک فری بێ بەدەستەوە. ئەبێ یاسات دانابێ. تۆ لە جلوبەرگا یاسات هەیە، لە خواردنا یاسات هەیە، لە دانشۆردنێکە یاسات هەیە لەم شەریعەتە. ئەی ئەم ئالەتە چی یاسای نەبێ؟ هەموو لەحظەیە بەدەستەوە بێ. بۆیە تێکەڵاویکردنی خەڵک، تێکەڵاویکردنی گروپ. کی ئەەکەیتە ڕەفیق و هاوڵی خۆت و دۆستی خۆت؟ وتصورەکەی لە ڕۆژی قیامەتە المەرء على دین خەلیله یا یحشر المەرء مع حەبیبه. و ئەزانی تەنها حەبیب هەر ئەوەیە لە دنیایە بە ظاهری کەسێک خۆشت بێ. زۆر ممکنە خەلیلێکی تۆ، ڕەفیقێکی تۆ لە فەیسبووکەکەتەوە، لە تۆڕە کۆمەڵایەتیەکانتەوە، لە ئەنتەرنێتەکەتەوە، لە هەر بارێک لە بارەکان یابێ ببێتە ئەو هاوڵەی کە تۆ ئەفەوتێنێ یا تۆ ڕزگار ئەکە. بۆی ئینسانی موسڵمان نابێ بە بەرنامە هەر کەناڵێکی بینی بچێتە ناوی و هەر کەس قسەیەکی کرد شوێنی کەوێ و کەسی موسڵمان خاوەنی ڕۆشنبیری و ثەقافەت و حەضارەتی خۆیەتی. مناڵی قسەیە فڕێدا و عالەمە هەمووی سەیری ئەکا. هەر عەجیبت لێ. مەسئلەی مخالەتە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت 4 جۆر کەس هەن تۆ لەگەڵیانە تێکەڵ ئەبی، لەم 4 زیاتر نییە. هەندێکیان چۆن نان پێویستە ئاوا پێویستن، چۆن غیذا بۆ ئینسان پێویستە ئاوا پێویستە، کەوە عولەما و زانا و داناکانن پێویستە ئاوا لەگەڵیانە مامەڵەکرێ. ئەفەرمێ وەکو چۆن ئینسان ئەگەر خواردن نەخوا ئەم لاشەیە کۆتایی پێ، بە هەمان چەشن ئەگەر ئینسان مخالەتە و تێکەڵاوی لەگەڵ زانایانە نەبێ کۆتایی پێ. ئەفەرمێ هەندێکی ترمان هەن وەکو دەواوان، پێویستە پێیانە لە کاتێکا کە نەخۆشی و ناڕەحەتی هەموو کات پێویستە پێیان نییە. ڕەفیقەکەت، هاوڵەکەت، ئینسانی موسڵمان کەسێکی کراوەیە لەگەڵ هەموو کەسا مامەڵە ئەکا، بەڵام ئەبێ بزانێ وەکو دەوا مامەڵە ئەکا. هەندێ حاڵات تۆ نەخۆشنی پێویستت بە مداخەلە نییە لەگەڵ ئەوە، یان ئەو نەخۆشنی و پێویستی بە دەوای تۆ نییە. ئەبێ ئینسانی موسڵمان زۆر جوان لەگەڵ خەڵکا مامەڵەکە، یا وەکو خواردن ئاوهایە بۆ تۆ، یا وەکو دەرمان وهایە بۆ تۆ. ئەفەرمێ هەنێکی تریان هەن وەکو نەخۆشی ئاوان کە نزیک کەوتیتەوە ئەگەری ئەوەی هەیە تووشی نەخۆشی بی. ئەمە هەومان کەرەنتینەمان بینی و دیعایە و درۆی ئەم کۆڕۆنایەمان زۆر بیست. وامان لێ هاتبوو لەگەڵ یەکە تەوقەشمان نەئەکرد، مامەڵەیەکی بە حەزەرمان لەگەڵ یەکترا ئەکرد. ئیبن القەیم ئەوێ پێمان بڵێ بە حەزەر بە لەگەڵ خەڵکە، بەشی سێهەمی ئەوێ بە حەزەر بی لەگەڵیە.
خۆت توش نەکەی لەوە چێ لە نزیک بوون لێوە وردەوەدا پرژێکی ئاگرت بەرکەوێ پرژێکی نەخۆشیت بەرکەوێ کۆتا جۆری خەتەری ناو خەڵک بریتین لەوانەی کە وەکو ژەهر ئەوهان هەرچ کەس لیان نزیک بووەوە ژەهری نۆشیوە ئللا کۆتایی بە حیاتی ئێنن والله عزیزم ئەم فەیسبوک و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەو هەیە هەندێکی وەهای تایە کە دیقەتی ئەدەی فعلەن وەکو خواردن ڕۆحی تۆ زیندوو ئەکاتەوە ئەتوانی کەناڵاتی قورئان هەیە کەناڵاتی سوننە هەیە لە خزمەتیان نابی علەمای گەورە هەیە و پەیجیان هەیە و نازانم سایتیان هەیە و دار و بەردیان هەیە ئەتوانی لەگەڵ ئەمانە بژی ئەمە هاوڵەکانی تۆ ئەتوانی لەگەڵ هەندێک لە هاوڵەکان تا وەکو دەوا هەندێک جار هەندێک کاتەکانی خۆت کە بێتاقەت ئەبی بێزار ئەبی دەوا وەرئەگری لەوانەوە ئەوانە دۆست و هاوڵی تۆن هەندێکیان وەکو نەخۆشی کوشندە ئەوهان وەکو تاعون ئەوهان کە تێکەڵیان ئەبی وردە پرژی بێدینیت بەرئەکەوێ پرژی خوانەناسیت بەرئەکەوێ بڕێکیشیان فعلەن ژەهرێکی کوشندەیە و زبڵگایەکی زۆر پیس و ناشیرینە لەگەڵ نزیکی کەوتی فەوتاوی بۆیە بزانە چۆن تێکەڵاوی ئەەکەی ئەگەر ئەتەوێ شەیطانەکەت ببەسیتەوە دوای ڕەمەضان شەیطانەکەی گیرفانە ببەسەرەوە بزانە چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی چۆن مخالەتە ئەەکەی بزانە چۆن لەگەڵ دەوروبەر تا هەڵس و کەوتەکەی کەمبینی زۆر سیر نەکردن ئەم چاوانە حورمەتێکی زۆر تایبەتیان هەیە چاوی کەسی موسڵمان زۆر تایبەت ئەبێ ئەم چاوانە هەیبەتی نشکابێ کورە ئەم چاوە ڕائیدی دڵە ئەمەیە دڵت ئەبا بۆ هەر شوێنەیە ئەم چاوە بۆ کوێچ و دڵت بۆ ئەوێ ئەڕوا بۆیە ئاگال لە چاوت بێ کەم سیرکە لە حەرامەکان بیپارێزە لە شوبهات چاوت بپارێزە تەسەورەکەی تۆ سەیری فیلمێکی کوشتن ئەەکەی کەسێکی بێدینی تر ئەکوژێ ئەزانی ئەمە ئەم سوورەیە لە زیهنی تۆیە وەها ئەکا کوشتنی مرۆڤ بەلای تۆ ئاسانە بێتەوە ئینسانیەت بەلاتەوە کەمە بێتەوە کە ئەمە لە کاری ئینسانی موسڵمان نییە بۆیە ئەبێ زۆر ئاگال لە چاوەکەت بێ سەیری چی ئەەکەی بە دوای چیە ئەڕۆی ئەم چاوانە حتا وەکو حرامیان پێ سیرکەی زیاتر هەوڵ ئەدەن حرامی تر سیرکە ئەمڕۆ ئافرەتێکت بینی هەر ئەوەندە عاشق بووی سبەی نێدانەی تر و دەیانی تر و هەزارانی تر و ئیتر خۆت پێ کۆنتڕۆڵ ناکرێ بۆیە ئەگەر ئەتەوێت شەیطانت ببەسیتەوە وەرە چاوەکانت ببەسەرەوە بەس چاوەکانی خۆت بگرە دوو فائیدەی زۆر گەورە دەست ئەکەوێ یەکەم چێژی ئیمانەکەی بە معنای کەلیمە ئینسان چێژی ئیمانەکە کاتێ چاوی لە حەرام ئەپارێزێ ئەوە کەس ئاگای لێ نییە شتێکی ناشرین نیەتە سەر شاشەکەت قێزەوەن و بێدینی لای دەسەیری مەکە چاوەکەت بپارێزە بۆی حەلاوەتی ئیمان لە دەست دەرنەچێ ئەزانن ئارامی دڵ و هێزی دڵ و شەجاعەتی دڵ و پیاوەتی و شەهامەتی ئینسان لە پاراستنی چاوێتی چەندێ چاوەکانت پاراست ئەوەندە زیاتر دڵت بەهێزە بێەوە فائیدەی دووهەمە هەم حەلاوەتی ئیمان دڵت هەست پێ ئەکا هەم دڵت بەهێز ئەبێ لە بەرامبەر شەیاطین ئینس و جین گوێکانت بپارێزە دەرگایەک لە دەرگاکانی شێطان چۆن لە ڕێی چاوتەوە هێرشت بۆ ئەهێنێ لە ڕووی بیستنتەوە هێرشت بۆ ئەهێنێ چاوێک کە هەموو لەحظەیە گوێ لە گۆرانی بگرێ و چاوێک کە ئاشنا بوو بێ بە سەوتانێک و کەلیماتانێکی خراپ و هەموو لەحظەیەک لەگەڵیانە بڕوە ئەبێ شەیاطین چۆن لەو دەرگایەوە خۆیان بکەن بە ژوور و بە ماڵی ئەوە و بە دڵی ئەوە هەر یەکێک لە ئێمە لەوە ئەچێ بڵێ باشە من چ زەمبێکم هەیە کە گوێم ئەبیستێ تۆ لە مەجلیسێکە دائنیشی گوێ لە غەیبەت دەکری بەس ئەمەنە ئەوان چەندێ غەیبەتیان کردووە تۆش ئەوەندە بۆ نووسرە تەسەوورکە ئەی ئەگەر گوێ لە گۆرانی ئەگری گوێ لە خراپ ئەگری و ئەو هەموو شوبهات و شەهەواتە بڵاوەکرێتەوە لەسەر دین کێ گوێ لێ ئەگرێ توی مسلمانی گوێ لێ ئەگری توی مسلمانی بڵاوی ئەەکەیتەوە توی مسلمانی سەقافەتت نییە ئەچی شتی بێدینەکە ئەهێنیت و بە حساب جوابی ئەدەیتەوە دەیان و هەزار جار ڕکلام بۆ ئەوەکەیت کورە کەسی مسلمان زۆر بەهێزە نەخشە ڕێگای خۆی تێک نایە بۆ خەڵک تەسەور کە هەموو ئەم بابەتانە وایەتە پێشچاوم تۆی مسلمان بە کاروانی خواناسیات تێ ئەپەڕی بە سەریعی هەر زوو بەردی هەڵەیەنە بەر ڕێگەکەت مەشغوڵت ئەکەن لاد ئەدەن وات لێ ئەکەن وردە لا بدەی کەمێک کاتێک ئەزانی لە کاروانی خواناسان بەجێ ماوی
ئینسانی موسڵمان ئەبێ زۆر ئاگای لە گوێەکانی بێ وإذا مروا باللغو مروا كراما بخوا كاتێک کە بەلای لەه و لەعبە تێپەڕی زۆر بە کرام و ڕێزەوە حرمەتی گوێەکانی خۆی ئەپارێزێ ئەزانێت چۆن مامەڵە ئەکا نزیکی ئەو خراپەکاریان ناکەوێتەوە کۆتا ڕێگای شێطان دەرگای شێطان کە هێرشت بوو ئەهێنێ بە تایبەتی لاو و گەنجەکان ئەمڕۆ بریتیە لە زۆرخەوی یەکێکە لە دەرگا زۆر ترسناکانی شێطان تۆ 8 سەعات کە خەوتی بە تەندروستی خەوتی لە 8 سەعات زیاتر تۆ نەخۆشی لە 8 سەعات زیاتر وا نەزانی ئیسراحەتەکەی بەعکسەوە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەو کەسەی کە زۆر ئەخەوێ کۆمەڵی ئەزراری بەرەکەوێ یەکێک لە زەرەرەکان لە دڵیەتی دووهەم تووشی غەفڵەت ئەبێ سێهەم لاشەی قورس ئەبێ لە حەدی خۆی تەجاوزت کردوە نەزانی لاشت ئیسراحەتەکە و لاشت قورستر ئەبێ چونکە نەفسی ئینسان طەبیعەتی ئاوایە ئەگەر لە 8 سەعاتی خۆی زیاتر خەوت کە کردت بە 9 ئەویش هەوڵ ئەدا پێت بکاتە 10 پێت بکاتە 11 پێت بکاتە 12 ئیتر وردە تۆ لاشت قورس ئەبێ تازە لە خەو هەڵەساوی هەم خەوت دێتەوە ئەی گەنج ئەوە هۆکارەکەی زۆر خەویتە ئەبێ ئینسانی موسڵمان کۆنتڕۆڵی خەوی خۆی کردبێ زوو خەوتن ڕەمەزان فێری کردی زوو بخەوە زوو هەڵسە ئێمە ئەتوانین عادەتەکان بگۆڕین ئەم فرت و فێڵانەی شێطان ئەبێ ئاگامان لێبێ زۆرخۆری زۆر بڵێیی زۆر تێکەڵی زۆر سیرکردن زۆر گوێگرتن زۆر خەوتن ئەمانە دەرگاکانی شێطانە دات خست دەرگال لە شێطان داخست دات نەخست لە دوای ڕەمەزان هیچ شتێکی خۆتە پێ کۆنتڕۆڵ ناکرد ئەچیتەوە سەر بار و حاڵی خۆت ڕەمەزان ویستوێتی فێرت کە دەرسێکت دابدە کە تۆ خۆت کۆنتڕۆڵی خۆت کەی خۆت بتوانی شێطانی خۆت ببەسیتەوە تۆ لە ڕەمەزانە لە سەفی جەماعەتە جەنگت لەگەڵ خەیاڵاتی خۆتا کرد و خەیاڵی خۆتە ڕائەگرت لە خراپە چۆن ئەبێ لە دوای ڕەمەزان دەستکەیتەوە بۆ شێطان و دەرگاکانی بۆ بکەیتەوە یاساکانی ژیانی خۆت بگۆڕە ئینسان ڕەب العالەمین زۆر مەجالاتی ئەداتێ بۆی خۆی نوێ کاتەوە خۆی بگۆڕێ ڕەمەزان یەکێکە لەو دەرفەتانەی کە خوا بە تۆی داوە بۆ نوێبوونەوە ئەکرێ ئینسانی موسڵمان خۆی نوێ کاتەوە فرسەتێکی زۆر گەورە خوا پێ عەتا کردووی لەم ئەخیری ڕەمەزانەوە بڕیار بدە خۆ نوێکردنەوەت خۆ تازەکردنەوەت تەجدیدی حەیات و فکر و زیهنت هەمووی بکەرەوە هەموو دەرگاکان تەزیق و بچووک کەرەوە لەسەر شێطان لەعەلە تۆ یەکێکی لەو کەسانەی کە ئەبیتە خواردن و غیذاء لەناو کۆمەڵگا دەرونی خەڵکی موسڵمانان پێویستیان بە تۆ ئەبێ لە قیامەتیشە بەهۆی تۆوە خەڵک بەر شەفاعەت ئەکەوێ و شەفاعەتی بەر ئەکەوێ خوای گیان ئەم ئیماندارانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بە زمانی بەڕۆژوو بە نیدا و هاوارێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمویان لێرە کۆبوونەتەوە دڵیان خۆشەویستی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام کۆی کردوونەتەوە دەیا ئیلاهی هەر گوناهێک لەمەوە پێش کردومانە عەفومان کە لەمەوە دوایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە لێمان خۆش بە گوناهێ بە پەنهان کردومانە لێمان خۆش بە یا ئیلاهی داوات لێکەین گوناهێ کردمان و نەمانزانی عەفومان کە گوناهێ کردمان و زانیمان و لە حضوری تۆیە یا ئیلاهی بێئەدەب بوون یا ئیلاهی داوای عەفو لێکەین و عەفومان کە یا ئیلاهی داوات لێکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە ئەو دایک و باوکانەی کە ماون یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە دڵیان پڕکە لە نووری ئیمان یا ڕەب العالەمین یا ئیلاهی ئەو دایک و باوکانەی کە بەجێیان هێشتون و لە گۆڕێکی تاران یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین گۆڕەکانیان پڕ نور کە ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە تو گەورەی خۆت بەخشندەی خۆت بەسەریانە ببارێنە یا ئیلاهی لە گوناهی مردووەکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی مردووەکانمان ببورە پەروەردگارا داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەو مردوانەی کە بێناز و بێکەسن و خزم و کەسوکاریان بیری کردوون یا ئیلاهی ئێمە لەم منبەرەوە بیریان ناکەین لەسەر جەم ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ببورە یا رب العالمین یا ئیلاهی لە گوناهی خوشک و براکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە
تو گەورەی خۆت خۆیە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە. زوڵممان لە هەر کەس کردووە خۆیە لە گوناهی ببورە. هەر کەس زوڵمی لێ کردوون خۆیە لە گوناهی ببورە. غیبەتی هەر کەسێکمان کردووە خۆیە لە گوناهی ببورە. هەر کەس غیبەتی کردوین خۆیە لە گوناهی ببورە. یا ئیلاهی هەر کەس لە هەموو عمرمانە پیاوەتی و چاکەیەکی لەگەڵا کردوین خۆیە لە گوناهیان ببورە یا رب العالمین. خۆیە لە گوناهی دراوسەکانمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە. یا ئیلاهی هەموو ئەوانەی لە بەرخاتی تۆ یەکترمان خۆشەوێ یا ئیلاهی بەو خۆشەویستی هاوارت لێ ئەەکەین خۆیە داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت لە گوناهی هەمومان ببورە. ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئەم تاعەت و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبوڵکە یا رب العالمین. یا ربی خۆیە بمان کەرە ئەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی. خۆیە لێمان ڕاضی بە. خۆیە لێمان ڕاضی بە. خۆیە لێمان ڕاضی بە. خۆی گیان ئەم عەبدانە ڕویان کردوتە ئەم بارەگا و ماڵەی تۆ. بەخوا پەروەردگارە ئەمانە دەستی زەلیلی لە دوعایە بەرز ناکەنەوە تەنها بۆ لای تۆ نەبێ. یا ئیلاهی ئەمانە سەری بەرز و جوانیان نەوی ناکەن تەنها لە پێناوی تۆیان نەبێ. یا ئیلاهی بەخوا ئەمانە پشتی ڕێک و جوانیان نەوی ناکەن و ڕکوع نابن تەنها لە حضوری تۆیان نەبێ. دەوا ئێستا هاتوونەتە ماڵەکەت و داوات لێ ئەکەن یا ئیلاهی هەر دوعایەکیان هەیە دوعاکەنەن گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام أتي أخير رمضانيو ئایا کریۆ کەسی ئیماندار شەیطانەکە وێژ بەسەوە؟ ئایا کریۆ دما و ڕەمەزانی بەرەکە سەر و شەیطانی و زۆرە و وێژ ڕزگار کەرەوە جە دەست و شەیطانی وێژ پارێزنەوە؟ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەت و خوا ژوانە بۆ فەرماوە شش بەرێ هەنێ ئینسانە نەبەرێ زاهیریە کە شەیطان ئەچی شش بەرۆ هەڵمەتەمۆنە و محاولە کەرەوە ئینسانی فەوتنەوە. ئەگەر بەرەکێش گولانێ کردێەوە تاوە زاڵ بۆ ملو و شەیطانیرە. فرەواردەی، فرەواتەی، فرە تێکەڵی، فرە تەماشەکردەی، فرە گۆشگێرتەی، فرەوتەی. فەرماوە ئیشە بەرێک گەورەی شەیطانینێ. چەنی بەرێ گولانەی یانێ نەی وەرە چەماتا چونکە مەدخەل فرە گەورن. پێسە ئانێنە کە تۆ گەرەک تا بلی مەکتەبێەوە فرە گەورە بەرێوە فرە گەورەش هەن کریانەوە. ئەپا شێوازە بەرێڵ هەنێ شش بەرێ. دوێ چی بەرە جەگردیشە خەتەرتەرێنێ. ئەچی دووە بەرۆ جەبەرەکاتەری گەورەتەر و پانتەرێنێ. گرد بەرەکێ پانێ و گەورێنێ شەیطان ملۆ شاپۆرە و هەڵمەتە مۆپەی لاشەوتە بەڵام دوێ چی بەرە فرە گەورێنێ. سنوورشان نییە. ئەشم ئینسانی موسڵمان کۆنتڕۆڵ و بە تایبەتی ئیدووە بەرەیەکەرۆ ئەگەر بەرەکێ تەرێسش کۆنتڕۆڵ نەکردێ ئیدوەیە بە خاسی کۆنتڕۆڵێکەرۆ ڕەنگە تاوە تا حەدێ فرە دەرەقەت و شەیطانی بێ و شەیطان بە ڕێژەوە فرە کەم کەرەوە کوڵ کەرەوە نازۆ خەڵەتنەوە نەش و درێژە نەبەرۆ. یەکەم دانەچا بەرە فرە گەورە بریتیە جە واردەی فرەی. ئێمەی ئیماندار یاسامان هەن و نظاممان هەن قانونمان هەن پەیگر چێویمە. ئیجلاتەکە کەرینە وەشەویستی پەنەواتن یەکەم جار لای ڕاستی کەرن دەستی ڕاست یەکەم جارکردن دوای دەستی چەپ کە وەژیش بە عەکسۆ پاڵێەوە بە هەمان چەشن. پەنەژواتەنی سەر و نانی و چێشکەری پەنەژواتەنی یاساش پێی نیانیرە قانونش پێی نیانیرە. چەنی موسی چەنی ورمێزی چەنی ملی سەر و ئاوێ یەهودیەکێ واچێنێ سەرەما سوڕمانۆچی محەممەدەیە صلی الله عليه وآله وسلم حتا فێرێشاکەرەوە چەنی بلا سەر و ئاوێ وەشەویست گرد نظامش پێ ئێمە نیانەرە نظام و واردەیش پێ ئێمە نیانەرە. هەر یۆجە ئێمە کریۆ تەمرینێ فرە گەورێ کەرەوە. ئێمە کێشەوەمە هەن بە عام
دایمە ئەجۆمە واردەوەمان نەواردمایەشم قەزاش کردمەوە کاکە قەزا نییە واردنە تۆ یەرێ ژەمێنان نەوارد خۆتمایی بای چوار ژەمانان هەڵپەنە مەوەریەوە هەر ژەمێوە لووە ڕەمەزان ئینەشە فێر کردی ئێمە ئی طەبیعەتەما هەن گەرەکمانە ئەگەر نان و نیمەڕۆیمان نەوارد وێرەگانە قەرەبوش کردمە پەنێچمە قەرەبوو مەکردیوە تەسەور کەرە ئەگەر جاران تۆ وەڵە ڕەمەزانی نان و نیمەڕۆ وێرەگاڵ وستە بۆ سەروێ فرە گەورە بێن ڕەمەزانە کوڵ بێ بە یەک واردە کریۆ ئینسان جەنگێەوە گەورە چەنی وێشکەرەوە و وێش کۆنتڕۆڵ کەرەوە بابەت و واردێن ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەت و خوا جوانە بوو بە درێژی باس و نظام و واردێش کردن ئینسانی موسڵمان چەنی وەرۆ چێژ وەرۆ چێشکەرۆ چ کاتێوەنە خاسا وەرۆ چ کاتێوەنە خراپە ئیحیا علومالدین بە درێژی باسش کردن فرە بەرنامە جوانش پێ ئینسانی نێنێرە پڕسپۆڕێک گەورەی ئینسانیەتیە تاوانش کۆمەڵی یاسی پێی تۆ بنیۆرە فرە گەورە فەرماوە هەرچی وەری ڕێککەرش دوێلتێ لە تێژمەوەرە هەر زیاڵا جەڕاوە لتەکەی تەری چشکەرە 36 بەش گڕوێ بەشش کەم کەرۆ تاوی پا تاکە بەشەیە ژیوی حیاتێ فرە ئەسایی پێسە ئیسەی بەری ڕاوە هیچ تەسیرێجە نەشاط و قووەت و هێز و تۆ مەکرد فەرماوە یاسێەوە هەنە چنێ مەعیدا حاڵی بێ مەژگەڵ ئان نەکریەوە تاوی زیاتر وەرگەری قووەت فرەتەرە تاوی هەرمانەکەری تخوا ئینسان ئەگەر تەماشە کەرەوە ئەصحابی پێغەمبەری صلی الله عليه و آله وسلم تطبیق و سونە ناوە شەویسی کەرێنێ چەنی وەشەویسی مەعیدەکەی شاکەرێنە یەرێ بەشێوە ئەگەر هەر فرە فرەشە واردێ و دەست شاکەوتێ بەشێوەش واردە لە تێوەشکەرێنێ بە ئاویل لە تێوەی چش پێی هەوای ئازێنەوە ئیگرد و جەنگەیە کەرێنێ و ئیگرد و شمشێرە شانێنێ و حتا وێرەگا سەر و ئەسپی و بۆ ڕەمە شەوێک هەتا بەیانی ڕۆحبانێ شەوێ خەریک و عیبادەت و تاعەت و دینداری بێنێ و تاوێنێت تۆ قووەتڵ هەن خوای هێزێ گەورەشدان بە ئینسانی جەماڵ و ئینسانە ئینا چی هێزە بە قووەتەنە تاوە ئینسان گۆڕانکاری فرە گەورە جەوێشەنە دروست کەرەوە تاوە تەغییری فرە گەورە دروست کەرەوە تاوە فرە و عادەتەکەش وێرانێک کەرەوە ماڕۆشە عادەتی جوانتەری یاگەشانە بنیۆرە وە شەویسەکەم کریۆ ئێمە ئی بەرە گەورە و شێطانی وزمێرە گولانەش کەرمێەوە وەرش حتا تاومێ کەمتەر وەرمێ کەمتەر شێطان زەفەرش بنە ئاردن تەنزیم و ژیان و ئێمە ئیگرد و نەوەشیە کافر و بێدینێ ماژمل مارە هۆکارەکەش چێشە گر گێڵۆپە ئی فرە واردەیە و ئێمە ئەگەر ئێمە کەم وەرێ بێمێ حتا ئیسە سەرەتانی و جەنەوەشیە فرە خەتەرناکە ماچە الصوم المنقطع یا التجويع المنقطع خاصترین دوان پێش کە ئینسان نەوەرۆ حتا خاز ئاوراژ بوو اینجا وەرۆ یاساڵ هەنە کە واردش اینجا ئانە نەوەرۆ تێر وەرۆ وردە درێوە ئاخانە سەرەتانیە ئەوراشا بۆ مرا وردە کەسێکە بەرەو خاسەیمێ و هاکەدا کە خاصترین عیلاج ئارۆنە جیهانە نەجە کیمیایی و خاصتر بریتیە تەجویعی مستەمڕی واتە بەردەوام کەسەکە وش ئاورا کەرۆنە و ئان نەجوەرۆ کە تێرش تەمام پەنە نەوەرۆ دووەم چانیشا کە بەرێوە فرە گەورە شێطانی تەماشەکردەی فرەیە شێطان ئەچی ڕێوە فرە زەرمان بۆوەن وەشیەکە و لەزەتەکە و مەلەذات و دنیا گردی کاول کەرۆ ملوێرە ئێمە ئینامێ جەنگێ گەورەنە حەضارەتەکەمە ئینا جەنگەنە لایە معنەویان چەنی شێطانی جەنگ کەرمێ لایە چەنی نەفس و ئێمە کۆنتڕۆڵش کەرمێ لایە چەنی ئیگرد و فکرا تەماشەکردێ گرد و جیهانی هەڵمەتەمەوە پێ ئومەتی ئیسلامی تۆ جوەرانوەر و گردی نەمردانی پێسە کۆڵەکەوە قایمێ پێسە دارێوە فرە جوانی سوورە چنارێ فرە قایمی مردانی وەرانوەر و گردی و ئەشم بەڕاستی گرد و جەنگەکانە هیچ کامشانە نەبوو وێڵدەی دەسو هەر یۆچی جەنگانە کەوتی دڵنیا بە ئومەتی ئیسلامی بەرەو دمامێوە هەر کامینە سەر کەوتی ئومەتی ئیسلامی بەرەو وەڵێملۆ وەروانە ئی بەرێ شێطانی دما و ڕەمەزانی ئەشم ئێمە کۆنتڕۆڵ کەرمێ تایبەت بەرەو فرەواردەی و فرە تەماشەکردەی بە تەمامی محاولە کەرمێ جەنگ و جیهاد و ئێمە سەروانەیە چڕ کەرمێوە هەتاوکو کۆنتڕۆڵش کەرمێ و جەفێڵ و تەڵەکە و شێطانی نەجاتما بۆ و وێما تاومێ شەیطانەکە وێما بەسمێ و گیرۆدەش کەرمێ وەرە دەس و تاعات و عیبادەتیمانە خوای گیان جگرد و گوناها کاما وەش بە زەی وەڵمجەمل مارە عەفو ما کەرە یا رب العالمین طاعت و عیبادەت و ئیمانگە مبارەکێ ما چەنە قبول کەرە یا رب العالمین وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا
إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد، كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته، ولا عيبا إلا سترته، ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها، ولا مريضا إلا شفيته، ولا عاصيا إلا هديته، ولا شابا إلا أصلحت، ولا أسيرا إلا فرجت، ولا مجاهدا في سبيلك إلا نصرت. آمين آمين، والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمكم.